بەناوی خودای بەخشندەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان نووری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئازیزانم خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەموومان. خۆشحاڵم ئەو جارەش بە خزمەت ئێوەی بەڕێز و قەدرگران گەیشتمەوە. ئازیزانم، ئێمە هەروە باسی خۆشویستنی پێغەمبەری خوای دەکەین صلى الله عليه وسلم. تەمان گوتم خوا بەو عەزەمەتی خۆی، بەو میهرەبانی خۆی، بەو دەسەڵاتی خۆی سبحان الله مراعاتی دڵی محەممەد المستەفای کردیە صلى الله عليه وسلم. بەس بەداخەوە ئێمە مراعاتی ناکەین. بە نمونەکتان ببینەوە. زانە خوا چەند حەریص بووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕازی و دڵخۆش بێت. حەزرەتی موسا خوا ئەمری پێکرد ئەی موسا بە خۆت و بە کۆمەڵک لە پیاو ماقولانت لە بەنی ئیسرائیل وەرنە سەر چێوی توور قسەم لەگە بکەن. ئەوانیش حەزرەتی موساش کۆمەڵک لە بەنی ئیسرائیلەکان لە پیاو ماقولەکان لە عالیمەکان لە چاکەکانیان هەر بژارد و بەرەو چێوی توور بەڕێکەتن لە سەحرای سینا لە بۆ چێوی توور. تەبعاً لە ڕێ حەزرەتی موسا هەموو برادەرەکانی خۆی بەجێهێشت، ئەوانی بەجێهێشت و زوو ئەو گەیشتە سەر چێوی توور. ئەلێرە خوای گەورە ڕووی لە حەزرەتی موسا کرد، فەرمووی وما أعجلك عن قومك يا موسى. بۆ پەلەت کرد قەومەکەی خۆت بەجێهێشت و زوو هاتیە لای چێوی توور و زوو ئەوە بە پەلە هاتی. فەرمووی حەزرەتی موسا فەرمووی قال هم أولئي على أثري وعجلت إليك ربي لترضى. سبحان الله. فەرمووی ئەوانە قەومەکەم لە شوێن ئاثاری من دێن، لە شوێن پێی من دێن، ڕێی بزر ناکەن، ڕێک ئەوە ڕێیەکەی دەزان و ئاساری ڕۆیشتنم لۆ بەجێهێشتینە، بەڵام زۆ بە پەلە هاتم وعجلت إليك ربي لترضى. پەلە پەلم بۆ ئەوەی ئەتۆ لێم ڕازی بی. سبحان الله. پەلە پەلی کرد حەزرەتی موسا بۆی خوا لێ ڕازی بی. هەموو هەوڵ و غەم و فکر و خەیاڵی حەزرەتی موسا ئەوەی خوا لێ ڕازی بیتن. بەڵام ئی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام ئاوا نییە. خوای گەورە پێی دەفەرمی وەلەسەوفە یوعتیکە ڕەبوکە فتەرضا. الله ئەکبەر. خوای دەفەرمی خوای گەورە لە مەودووە ئەداتێ بۆ ئەوەی ئەتوو ڕازی بی ئەی محەممەد صلى الله عليه وسلم. سبحان الله. چەند فەرقی هەیە ئەو دوو پێغەمبەرە. پێغەمبەرێک هەموو هەوڵ و کۆشیش دەدا خوا لێ ڕازی بی. پێغەمبەرێکیش خوا حەز دەکا دڵی محەممەدەکەی ڕازی بی. ولسوف يعطيك ربك فترضى. أي محمد لمود وخوا دداتي فترضى لو أتو رازي بي لو محمد ضلي آرام خوش ببيتن. سبحان الله. خوايا يا ربي أما تفضليك أما تسمهربانيك يعني لآية شك بزانا. خواي قورد فرمي ومن آناء الليل فسبح ومن أطراف النهار لعلك ترضى. سبحان الله. ئەمە ذکر دەکەین، تاعەت دەکەین، عیبادەت دەکەین بۆی خوا لێمان ڕازی بی. بەڵام محەممەد عەلەیهی سەڵات وسەلام دەزانی بە چ ڕازی دەبی؟ بەوە ڕازی دەبی کە زۆر ذکری خوای گەورە بکە، کە زۆر تاعەتی بکاتن. دەفەرمی ئەی محەممەد ومن الليل فسبح. لە کاتی شەودا تۆ تەسبیحاتی خوای گەورە بکە، ذکر و تەسبیحاتی خوای گەورە بکە. لە کاتی ڕۆژیشدا ومن ئەطراف النهار، لە کاتی ڕۆژیشدا لكاتي هنديك لروج دا أين التسبيحات بك لعلك ترضى. وميت مان واي أتو رازي بي أتو رازي بي محمد بس رازي دبي
بۆی ڕازی دەبی کە بەردەوام لە ذکر و یادی خوای گەورە دابی، بەردەوام لە خزمەت خوای رب العالمین دابی. محەممەد بەوەی ڕازی دەبی. ئازیزانی من خۆشەویستانم، بەڕاستی مراعاتکردنی دڵی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام زۆر گەورە بووە لە لای خوای گەورە. بزانە خوای گەورە کو وەسفی حاڵەتی محەممەد المستەفای دەکا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە ماڵی دێتە دەرێ. دەفەرمووی قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها. دەفەرموویتن ئەمە ئاگامان لێیە، دەتبینین کاتێک کە ڕوود بە ئاسماندایە و سەرت بەرز دەکەی و ئەی سوڕێنی دەتڕا هاواری خوای گەورە دەکەی یا ڕەب قبلەکەم بگۆڕە، قبلە هیچ کەم بدێ، چونکە 16 مانگ بوون ڕویان لە بەیت المەقدیس دەکرد، لە قودس دەکرد. خوای گەورە فەرمووی ئێمە ئاگامان لێیە، دەزانین قد نرى تقلب وجهك في السماء کە سەرت دەسوڕێنی کە تەمەشای ئاسمان دەکەی لە دڵڕا دەڵێ یا خودای رب العالمین قبلەکەم بگۆڕە و قبلەچیکەم بدێ. فلنولينك قبلة ڕوود لە قبلەیەک دەکەین، چ قبلێک ترضاها ئەنتە ڕازی بی، ئەتوو ڕازی بی، ئەتوو نەک ئەمە ڕازی بین، ئەتوو ڕازی بی ئەی محەممەد صلى الله عليه وسلم. حتى لە گۆڕینی قبلە حسابی دڵی محەممەد المستەفا کرایە صلى الله عليه وسلم. ئازیزانم دەتخوا ئێمەش با ئەو دڵە نازارە ڕازی بکەین، دەتخوا باوە بکەین ئەو دڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕازی بی. واللهی هەرچی پێغەمبەری لێی نزیک بتەوە مبارەک دەبی. سبحان الله سبحان الله. حتى ئەو زەمەنەی کە لەدایک بووە خەیر القورونە، هەرچی متعلقاتی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم هەمووی مبارەک دەبی، هەرچی پێغەمبەر لێی نزیک ببتەوە مبارەک دەبی. ئەم دەڵم ئەو زەمانەی کە لەدایک بووە زەمان زەمەنەکەی مبارەک بۆ خوای گەورە سوندی بەو زەمەنەی خواردووە کە محەممەد المستەفا تێیدا لەدایک بوو کە دەفەرمێ والعەصر والعمریک والعەمریک. سبحان الله. زانە کەواتە حتى زەیدی کوڕی حاریثە سبحان الله، بزانە زەید غڵامێک بوو، منداڵێک بوو، عەبد بوو، کەس قەدری نەدەزانی کە گەیشتە محەممەد المستەفای عەلەیهی سەڵات وەسەلام سبحان الله هەر مجەڕەد نێزیک بوونەوەی بە پێغەمبەری سید بۆ زەیدی کوڕی محەممەد ئەوەندە گەورە بوو، حتا کە کەس و کاری هاتن پێغەمبەری هەر بژار دەسەر هەموو کەس و کارەکەی نەچۆ لەگە باب و مامی نەچۆ لۆ نێزیکی پێغەمبەری پێخۆشتر بوو لە هەموو شتێکی. باشە باش دایە خەدیجە خۆ پێش پێغەمبەری دوو مێردی کردبوو، دەوڵەمەند بوو، بەڵام گەورەی دایە خەدیجە کاتێککە عەزرەتی جوبرائیل دێتە خوارێ دەفەرمی ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە دایە خەدیجەیە سەلامی لێ بکە بڕێ خوا و جوبرائیل سەلامە لێ دەکەن. ئەم دەرەجەی بەچەوە گردایە خەدیجە لەبەر ئەوەی قوربی لە محەممەد المستەفای صلى الله عليه وسلم. هەموو دایکانی مسلمانان بوون بە دایکانی مسلمان، خێزانەکانی پێغەمبەر بوون بە دایکانی مسلمان، هەتایە دایکی هەموو ئومەتی محەممەدینا. بەچ ئەو فەزڵیان وەرگرت، بەچ ئەو گەورەیان وەرگرت، بەهۆی کە نێزیک بوونەوە لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. ئازیزانم پیرۆزترین شت لە وجود ئەو خۆڵەیە کە بە جسمی مبارەکی پێغەمبەری وەیە حتا لە کەعبەش گەورەترە. سبحان الله. ئەو خۆڵەی کە بە جسمی پێغەمبەری شەریف وەیە، بە جسمی شەریفی وەیە، ئەم خۆڵە عولەما ئەفەرمووین لە کەعبەش گەورەترە. سبحان الله سبحان الله. ئەمە بە چییە؟ ئەو بە نێزیکیە لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. لێکەواتە ئێمەش چەند لەو پێغەمبەرە نێزیک بین، واللهی ئەوها مبارەک دەبین، واللهی ئەوها چاک دەبین، واللهی ئەوها ڕێک و پێک دەبین. جا ئازیزانم عەزیزانی من بەڕاستی با ئێمەش هەوڵ بدەین هیممەت بکەین کەوا دڵی ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام ڕازی کەین. بەچی؟ یەکەمین شت بەگوێ بکەین، فەرمانەکانی جێبەجێ بکەین، دوو سنەتە جوانەکانی جێبەجێ بکەین. ئەو سنەتانەی هەموو نور و بەرەکەتن، هەر کەسێک دەست بە یەک سنەت وەربگرێ بە حەقی قورئان خوا بەرزی دەکاتەوە، چونکە ئەو سنەتانە هەمووی خێرن، هەمووی بەرەکەتن، هەمووی نورن، هەمووی ڕەحمەتن. هەر کەسە خۆی بڕازێنتەوە بەو سنەتانە ئەوە لە دڵی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم شیرینتر دەبیت. سێم
بزور صلوات دان لديدار محمد المصطفى صلى الله عليه وسلم. عزيزانم والله أواني زور صلوات لديدار محمد المصطفى لددن عليه الصلاة والسلام. والله أبن خوشويستي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم. والله پیغمبر لبيريان ناكا چونك مجموعة ملائكتك هن پیاندرين سياحين أو پیغمبر أفرمي عليه الصلاة والسلام أو ملائكتانا شو روجي جمعة سورينوا هر كسك صلواتي لديدار محمد المصطفى لدابي عليه الصلاة والسلام ناوي أنوسناو ذا حمو جاري كشو روجي جمعة هات تو حمو روجي سيسا صلواتي لسا پیغمبري ديدا عليه الصلاة والسلام أو لكن هيس دانية شو روجي جمعة بك بيصاد وزياتريش چونك أم صلوات لدانا أرضي محمد المصطفى ذكري صلى الله عليه وسلم. ملائكة كان دين السن دلين فلاني كري فلان فلاني كتي فلان أو ده صلواتي لسا پیغمبري ليدا عليه الصلاة والسلام. پاشان أتسن يك ناوە كان لخزمت پیغمبري خوا دخينوا دفرموا يا رسول الله فلاني كري فلان 500 صلواتي لسا ديداري ليدا وسلامشي ليدا كردي. الله خواهي يعني كصلواتك ليدا بري ملائكة كان أي ملائكتنا تخوا سلامي منيش بپیغمبري خوا بگينن باش صلواتك كتوا وكد قسم بخوا أو سلاميتو الرح بي أگينن أو ملائكتانا خوايا دەبیت چەند شێرد و خۆش بی دەبیت چەند گەورەی بی کاتێککە ئەو مەلائکەتە ناوی تو دەینی و سەلامی تو عەرزی ڕەسوڵ اللهی دەکا صلی الله عليه وسلم. تەسەور دەکەی ئەو پێغەمبەرە لە بیرت کە نابەخوای والله نە لە دونیا نە لە قیامەت لە بیرت ناکە نە لە دونیا لە بیرت دەکا و لەنە قیامەتیش لە بیرت دەکا کۆ دەتناستەوە. پیاوێک ساڵحێک یەک لە پیاوە ساڵحەکانی هەولێرێ خی گەورە دەرەجەی عالی بکە دەفەرموویتن شەوێک لە خەونمدا بە خزمەت پێغەمبەری خوای گەیشتم صلى الله عليه وسلم. طبعا کتێبێکی ئەندازیار عوسمان هەیە ناوی موژدەکانە تخوا ئەو کتێبە بخوێنەوە بەڕاستی زۆر خۆشە زۆر ئەو هەمووی لەسەر سەڵەواتیە. طبعا ئەو پیاوە ساڵحەی هەولێرێ خی گەورە تەمەنی درێژ کە خوایە سەحەتی خۆشکە ئەفەرمی کە بە خزمەت پێغەمبەری گەیشتم صلى الله عليه وسلم معانەقەم کرد و دانیشتم و قسەمان کرد فەرمووی فلان لە فلانە شوێن لە هەولێرێ یەکێکی ناوی فلان حازی فلانە تم بەڵێ یا رەسوڵ الله فەرمووی بڕۆ سەلامی منی لێ بکە و پێی بڵێ ئەوە لە بەرچی چەند ڕۆژێکە سەڵاواتەکەی نانێریتن. وتی بە خەبەر هاتم و بەیانی خۆم گۆڕی و جلچی مەلایەتیم لەبەر کرد و چوومە خزمەت ئەو مام حازی مام حازی دانیشت بوو ئەمی سەلام لێ کرد و یاخوا بەخێر بێ مامۆستا سەرسەر و سەرچاوم بەگوتی زۆر دڵی خۆش بوو ئەو مامۆستا بەڕێزە هاتە خزمەت ئەو مام حازی گوتی کە دانیشتم و بە خێراتنەکی گەرمی کردم و ئاوی پێشکەش کردم گوتی خێرە مامۆستا هاتی گوتم وەڵای ئەو شەو بە خزمەت پێغەمبەری گەیشتیمە صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا لە توی دەپرسی هەواڵی توی دەپرسی فەرمی بۆ ئازی فلان چەند ڕۆژێکە سەڵاواتەکەی نانێریتن. وتی مام حازی ئەوەندە گریە ئەوەندە گریا لە خۆشیان نەبیتەوە. فەرمی وەڵڵاهی ڕاست دەکەی مامۆستا وەڵڵاهی دووسێ ڕۆژە چێ شەو ناڕەحەتی ماڵێ وای لێ کردوم کە سەڵاواتەکانم لەبیر بباتەوە و سەڵاواتەکان نەنێرم. ئازیزانم ئەو پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام وەڵڵه لەبیرت ناکە والله لە دنیای خۆت بکە ڕەفیقی برادەری نێزیکی ئەویش قەت تۆ لە فکر ناکاتن. خاسەتەن ئەوە چ خۆشیەکە لە بۆ ئێمە هەموو زارێ هەموو هەفتەی جارێک مەلائیکەتەکان ناوی تو بخوێنەوە لە پێش پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. ئەو دەبێت چ فەزلێک بی ئەو چ گەورەی یەک بی یا ڕەبی چە هەزارانی ئەو شتانەی کە هەر کەسێک شتێکی باشی کردبی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەستخۆشی لێ کردیە و هەروەهانیشیدایە. جا بۆیە لە قیامەتێش ئازیزانم بەڕاستی محتازی ئەو پێغەمبەرێ بەڕاستی محتازی یەک شەفاعەتی ئەو پێغەمبەرەی. چەند خۆشە لە ڕۆژی قیامەتێ کاتێک کە زندی دەبێەوە بەرەو ڕووی پێغەمبەر بچی بەڕووت پێ بکەنی و باوشلۆ بکاتەوە و پێت بڵێ یەخوا بەخێر بێی ئەی نەوەکەی من یەخوا بەخێر بێی ئەی تابعیەکەی من یاخوا بەخێر بێی ئەی ئەو کەسەی کە سنەتی من زندی دەکردەوە.
دابا مردی خوای گەورە بین هەمومان خۆمان بڕازێنینەوە بەو سونەتە جوانانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە هەمومان ژیاننامەی پێغەمبەری خوا بخوێنینەوە نەک بەس مانجی مەولودێ و مەولودێک بکەین و چەند کەسێک بانکەینتەوە بزانین ئەوە شەفاعەتمان بەدەستینە نا بەخوای بەوەندەی هیچ نابی وەرە تۆ لە ماڵێ دانیشە هەموو ڕۆژێ دەپەڕێک دەلاپەڕێک ژادامەی ئەو پێغەمبەری خوای بخینەوە عەلەیهی سەڵات وسەلام بۆی بزانی ئەگەر بابە چۆن باب بووە ئەگەر باپیرە چۆن باپیرێک بووە ئەگەر داعیەکە چۆن داعیەک بووە ئەگەر پێشنوێژێکە چۆن پێشنوێژێکی کردووە ئەگەر خەتیبەکە چ خەتیبێک بووە ئەگەر جیران بووە چ جیرانێک بووە ئەگەر قائید بووە چ قائیدێک بووە ئەگەر قازی بووە چ قائیدێک چ قازیەک بووە هەموو ژیانمان وەکو پێغەمبەری خوای بکەین صلی الله علیه وسلم زە عەزیزانم بەڕاستی ئەگەر دەمانەوێ ئێمە مبارەک بین بە مبارەکی ئەو پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام با هەموو هەڵس و کەوتەکانمان وەکو پێغەمبەری خوای بن ئازیزانم زۆر ئاگاتان لەخۆبی ئەو دڵە عاجز نەکەن چکە وەڵڵاهی حەیفە ئەو دڵە ڕۆژی قیامەتێ کە بە خزمەتی بگەین ڕوومان لێ وەرجێڕی حەیفە یعنی وەی لێ بکەین ئەو پێغەمبەرە خەزاڵەت کەین بەرامبەر خوای گەورە مەولەوی یەک لە شعرەکان هەیە بە هەورامیە ئەمە نازانم جەم لە مامۆستای بەڕێز و خۆشەویست و برا گەورەم مامۆستا زاسم بوو شعرێکی مەولەوی خوێندەوە زۆر گریە هەرچی جێی لێبی دەگریە مەولەوی ئەڵێ ئەگەر ئەمن ڕۆژی قیامەتێ خوای گەورە زندی کردمەوە خوای گەورە گلەیی لێ کردم گوتی مەولەوی بۆ وات کردووە تەمان ئەمیش پیاوەی کەم شەرمم بەخۆ نەبووە و هیچ حسابی نەخوا و نەدڵی پێغەمبەرم نەکردو عەلەیهی سەڵات وسەلام لەو کاتەدا کە خوای گەورە گلەیی لە من دەکا لە ئومەتەکەی دەکا ئەبینم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر هەستی بە ناڕەحەتی کرد زۆر هەستی بە ناڕەحەتێکی زۆر کرد بەرامبەر ئەوەی کە ئومەتەکەی وایان کردووە جا دەفەرمێ ئەو وەختی ئەمن کوڕ و لە پێغەمبەری بکەم کە من دڵی مشکان کە من حاجزم کرد کە من دڵم شکان کە وەم لێکرد ناڕەحەت بی لە ڕۆژی قیامەتێ چ خەزاڵەتێک لە بۆم چ ئابڕوو چۆنێک لە بۆ خۆم کاتێک کە پێغەمبەری خۆم ئەو حالێک کە ڕۆژی قیامەتێ ئازیزان خواوە مەکەن نە لە دنیا نە لە قیامەت دڵی ئەو پێغەمبەرە عاجزکەن تخواوە مەکەن کە ئەو دڵی بڕەنجێنن تخواوە مەکەن کە ئەو دڵە غەمگین و عاجز ببیتن لەبەر خراپی ئەو ئومەتە ئەعمالی ئەو ئومەتە واللهی عەرزی پێغەمبەر دەکرێ عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ببینی باشە حەمد و سەنای خوا دەکە و دڵی خۆش دەبی ئەمما ئەگە ببینی خراپە ئەگە ببینی بێسەر و بەرە ئەگە ببینی هەر هەمومان خەریکی گوناحین خەریکی فەسادین خەریکی تەقریر نووسین و ملچکاندنی یەکترین خەریکینەوەی قڕ لە بۆ یەکلێک دەدەن خەریکی ئەوەن یەکتری تووشی گوناح و بێشەرعی دەکەن خەریکی ئەوەن یەکتری تووشی حرام و تەرام دەکەین خەریکی ئەوەن کە زیاتر یەکتری گومڕا دەکەین خەریکی ئەوەن کە زەمی یەکتر دەکەین غەیبەتی یەکتر دەکەین پشت لە یەکتر دەکەین یەکتری سەر نایەخین یەکتری بەسەر نایەخین پشتیوان و هاوکاری یەکتر نابین خزمەتی ئەو دینە ناکەین ئەو دینە عەزیزە زەلیل بووە ئەو دینە عەزیزە غەریب بووە ئەو دینە بێپشتیوان بووە تۆش هەموو شتێکت پێ دەکرێ و هیچ ناکەی بۆ ئەو دینە بەڕاستی دڵی پێغەمبەری عاجز دەبی بەڕاستی دڵی پێغەمبەری غەمگین دەبی کاتێک کە بەو شێوەیە تۆ مامەڵەی لەگەر ئەو وەس و ئەو حاڵە دەکەی زە عەزیزانم بار لەبەر خۆشویستنی ئەو خوایە دڵی ئەو پێغەمبەرە ڕازیکەین بۆ ئەوەی ئەو پێغەمبەرەش ئێمەی خۆش بوێ هەر کەسێک پێغەمبەر خۆشی بوێ بەوەڵڵاه لە ڕۆژی قیامەتێ شەفاعەتی لۆ دەکا و لە هەموو ناڕەحەتیەکانی ڕۆژی قیامەتێ نەجاتی دەدا تاکو دیدار و بابەتێکی تر السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه